فرمێسکی چاوی یەک بسڕین، بەرگی تاڵی یەکتر بدڕین، هەمیشە دەم بە پێکەنین، بە بزەی لێو یەک بدوێنین. من بە شیعر و تۆ بە جوانی، ژیان بکەین بە گۆرانی، دەری بڕین هەستی دڵمان، بۆ یەکتری تاک و نەمان. بەرەو هیوا بڕۆین هەردوو، بەڵکو بگەین من و تۆ زوو، تا بچێژین تامی هیوا، هیوای دڵی پڕ لە بڕوا. دەم خۆش کاک حەمیدیان. زۆر سپاس. دەست و پەنجە خۆش کاکڕەوان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شاد دەبینەوە. ئەمڕۆ باسی شاعیرێکی هەسناسکی لیریکی شاری کەرکووکەکەین، ئەویش محەممەد ئەسعەد ساڵەیە. ئەمڕۆ بەڕێز دکتۆر مستەفا زەنگەنە لامان میوانە. بەخێربەی مامۆستاگیان. سپاستانەکەم، سپاسی بەرنامەکەشتانەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لەگەڵ کاکڕەوان ئەدنان بە ئامێری عود. بەخێربەی. پێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. زۆر سپاس. مامۆستاگیان، دەکرێت کورتەیەک لەسەر ژیانی شاعیرمان بۆ باس بکەیت. کاک محەممەد ئەسعەد ساڵەی ناسراو بە محەممەد ساڵەی خەڵکی کەرکووکە لە گەڕێکی ئیسکان دانیشتن. من لە مناڵیەوە ئێمە ڕەفیقی یەکتری بووینە، برادەر بووینە. زۆر جار کە گەیشتە قۆناغی با بڵێن متەوەستا و کاتە پیانەوت کە ئێستا کاتە حوتی بنەڕەتی، ئێمە پێکەوە باس و خواسی شێعر و ئەمانەمان دەکرد. هی ئەو کاتە هەندێک شعری فۆلکلۆریمان لەبەرە کرد. پاشەوە تەمەن کاک محەممەد درێژەی بە خوێندندا سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە کەرکووک تاوا کردووە، لە قوتابخانەی مام قاسم بوو. پاشەوە چوە بەغا، لەوێ دامەزرا، خولێ کرایەوە لەو خولە بەشداری کرد. ئیتر لەوێ دامەزرا و هۆتێلەکانی بەغایە دەژیا. خولێک بوو ئێمە و کاتە پیان دەوت هەر بە کوردواری خۆمان دەین دەوانی مووسەڵەگرن. ینی لێرە نیشانەکەیان بڵێ ئەتر وا بوو. ئەو ئەتر وردە وردە پلەکەی زیادی کرد تا دوای بوو بە ئەفسەر بوو بە ئەفسەر بوو بە پۆلیسیانی ئەفسەری پۆلیس. طبعا ئەو کاتی کە لە بەغا بوو لە ئوتێلێکا بوو، ئەو ئوتێلە زۆر معاناتی بینیوە لەوێ، چونکە بە تەنەها بوو، کەسی لە دەور نەبوو، ئەوە خۆی ئیشێک کرد لە هەما کاتیشتا دەیخوێن. بۆیە ئەوە لە ژیانە ڕەنگی دایەوە. لە سەردەمی ئەو کاتەیە با بڵێن خۆ دەزانی ینی هەموو گەنجەکان یەکێک هەڵە بژێرن، یان یەکێکیان بەدڵە بۆی بێتە هاوسەریان حەزی لێەکەن عەشقێ بن، ناوی چی لێنێنێکێک لەو بابەتانە. بە تەمای کچێک بوو، ئەتر دیارە بۆی نەبوو، کە بۆی نەبوو خولیای شێعر کەوتە با بڵێن سەری و دەستی کردەوەی کەوە شێعر بنووسێت. مامۆستاگیان بەر لە بەرنامەکە باسی وت کرد کە لە هەمان کاتدا دوو کۆلێژی بەڵێ ئەو کاتی کە لە با بڵێن لە شورتە بوو، لە هەمان کاتدا لە کۆلێجی یاسا دەیخوێن. ئەو کاتە قەدەغە بوو، ئێستش قەدەغەیە تۆ لە یەک کاتە لە دوو زان کۆ بخوێنی. پێیان زانی لە ئاخر ڕۆژی تاقیکردنەوەی قۆناغی چوار بوو، پێیان زانی درایە محکەمەیەکی ئەسکەری لیجنەیەکیان لەسەری پێکێنا، وتیان تۆ چۆن دەبێ چۆن دەوامت کردەوەتی وەڵام من لەگەڵ زابتەکە ڕێکەوتومە یارمەتیم بدا من بچم بخوێنم چونکە حەزم لە بەشی یاسایە. وتی لە بن سیمبەنەکەەوە هەموو ڕۆژێ دەرەچووم لە دوای داوام و ئەچم لەوێ داوام مەکرد. طبعا دوای ئەوە کە پیان زانی لیجنەکە بە بەستی خوێندنە، لیجنەکە عەفوی کرد و سوپاسیان کرد، وتیان مادامێکێک ئەوەندە دڵسۆز بێ بەوەی بخوێنێ لەبەرەوە هیچ عقوبەیەکیان نەدا. پاشەوەی کە تەواوی کرد ئەوە بوو بۆ فترەیەک بوو بە بەڕێوەبەری بەرگری شارستانی لە هەولێر، و دوای ئەوە ئەندامی لیجنەیەک بوو. ئەو لیجنەی بەرگریشە لێرە لیجنەیەکی هەمیشەیی بوو بۆ مەسەلەی یاسا، بۆ با بڵێن بەشی ئەوانەی کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەوێ یەکێک بوو لەو لیجنەیە بۆ دادگایکردن. طبعا لە ساڵی 79 ژنی هێنا. تر دوای ئەوە وا ڕێکەوت، هەر کچێک لە کچەکان لە خزمەکانی خۆی هێنا، کچی مامێتی، و لەوە سێ کچ و دوو کوڕی هەیە، کوڕەکانیان بە ناوی دیدار و بڕیارە.
تەمەن درێژ لە ساڵی 2017 لە مانگی 5 کۆچی دوایی کردووە و کۆمەڵێ شێری بۆ بەجێهێشتوین. بەڵێ دکتۆر جان ئەو سەرەتایەکی هەیە وەکو نووسینی شعر زیاتریش کە ئەم شعری نووسیوە پەیوەندی زۆر لەگەڵ هونەرمەندان و لەگەڵ هونەرمەندانی ئەو سەردەمەی خۆیان بووە. یعنی لە چ کاتێکەوە دەستی کردو بە نووسینی شعر؟ لە سەرەتای لە دوای 62 تر دوای ئەوەی کە چووە بەغا لەوێ وەکو ینی ڕۆنم کردەوە کە شعرەکانی وردە بڵاو ئەبووە برادریانی بینی بۆیە خوێنەوە ئەتر وردە دەنگۆی بڵاو بووەوە لەوێ پەیوەندی لەگەڵ ئێزگەی کوردیا پەیدا کرد و لەگەڵ بەڕێز مامۆستای هونەرمەندی گەورە عەلی مەردان و هەروەها لەگەڵ جەلال کۆچەر لەگەڵ حوسێن عەلی لەگەڵ محەممەد قەدری زۆر برادەر بوون پێکەوە بوون حتا ینی هاتوچۆی خێزانیشیان هەبوو و لە هەمان کاتە لەگەڵ فواد ئەحمەد لەگەڵ بەشی زۆری تەمان ئێمە بێ بزانین ئەو کاتە تاکە سەرچاوی کۆکردنەوەی هونەرمەندەکان ئێزگەی کوردی بەغا بوو یعنی شوێنێکی تر نەبوو دەستگایەکی تر نەبوو تۆ بچی لەوێ بتوانانی شتەکانت بڵاو بکەیتەوە بۆیە خەڵکەکە هەمووی ڕۆیە کرداکۆ ڕۆی کردە ئێزگەی بەغا ئەتر لەوێ یەکتریان دەبینی و لەوێ توانیان کۆمەڵێ لە شێعرەکانی با بڵێن بکرێ بە گۆرانی و لێ وەرگرن. مامۆستایان بەڕێزت وەکو کەسێکی شارەزا ئەتوانی پێمان بڵێ تایبەتمەندێتی شعری لیریکی چییە؟ من لێرەیە تەبەن ئەمە بابەتێکی زۆر دوور و درێژە ڕەنگە زۆر هەڵبگرێ بۆەوەی قسە لە شێری لیریکی بکەین یا شێری گۆرانی یاخود پێمان گرنگە کە چیرۆکەکەی شێری لیریکی لە چێواتوە تەمەن لە سەردەمی یۆنانیەکانە ئەوانەی کەوە گۆرانیانەوت لە بۆ خەڵکو و لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە ئامێرێکیان پێبوو ئامێرەکە پێیان دەگوت لیر ئەو ئامێرە لەگەڵ گۆرانیە بەکارهات تاکە ئامێر بوو وردە وای لێ هات ئەو شیعرانەی بۆ گۆرانی ینی لەگەڵ ئەو ئامێرەیە هاوڕێن و دایمە پێکەوەن شعرەکان نام دەرا بە شعری لیر ینی شعری گۆرانی لە کوردوارەیە پێرێ شعری گۆرانی و لە عەربیشە پێڵە شعر الغینایی شعری لیریکی یان گۆرانی تایبەتمەندێتی خۆی هەیە تەبان ئێمە سەرچاوی شعری گۆرانی لە گۆرانی فۆلکلۆرەکانەوە سەری هەڵداوە و ئەو شعرانی کەوان لە گۆرانی فۆلکلۆرەکانە هەن ئەگەر تەماشا بکەین کێشەکانیان سیلابی کوردیە پەنجەی کوردی و ئەوانەی کێشەکانیان دەستنیشانکرا و مەحدودە زیاتر 5 بە 5 و هەروەها 7 بە 7 ئەمە هەمانە و 4 بە 4شمان هەیە بەکاردێن کەمێک لەوانە دوای ئەوەی کەوا با بڵێن کێشی عروزی عەرەبی لەلایەنی خەلیلی ئەحمەدی کوڕی فەراهیدیەوە هاتووە و شاعیرانی کورد بە تایبەتی ئەوانەی لە مزگەوتەکانە بوونە لە ڕێگەی خوێندنی زانستەکانی علومی قورئان و ئەوانەوە سوودیان لەو هینە بینیوە هەندێک لەو کێشانە لەگەڵ با بڵێن تایبەتمەندێتی شعری کوردیە تەفعیلەکانیان ئەگونجێت تەبەن ئەو 16 بەحرە لە کوردیا تقریبا 3-4 بەحر لەوانە کێش لەوانە سوودی لە بینراوە کاک محەممەد ئەسعەد ساڵی تەنها 3 دانە شعری لەوانەی کەوا من بینیومە لەو 3 دیوانەی کەوا بڵاوی کردوتەوە بەداخەوە من یەکێکیان لەو نامیلکانم لەلایە تەنها سیانی ئەکەوێتە ناو بواری با بڵێن بەحری شێری عروزی عەرەبیەوە ئەوەکانی تر هەمووی سیلاب و پەنجەیە و 5 بە 5 و 4 بە 4 و 7 بە 7 و ئەو شێوانەیە تەمان ئێمە هەندێک جار ئەو 7 بە 7 ئەچێ هەندێک کەس وا دەزانێت چێتە ناو کێشی عروزی عەرەبیەوە بەڵام خۆی وان نییە ئەوە یەکێکە لە کێشە ڕەسەنەکانی شێری کوردی ئەو ئەم کێشانەی بەکارهێناوە. دکتۆر جانگەر دینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە. بەڵێ فەرموو. بەخۆشحاڵ. بڕوا مەکە درۆیە قسەی بەدکار گوێ مەدە یاری نازدار حەسوودمان ڕەنجەڕۆ بێ خواردنی بێ ژەهری مار بڕوا مەکە درۆیە دڵی من هەر بۆ تۆیە کەسێکم نەویستووە بۆنت وەکو شەو بۆیە تۆ چۆنت چی لە یادم کە تۆی ئاوازی شادم ئەگەر ڕۆژێ نەتبینم
غەمگین و دڵ بەربات سوێن دەخۆم بەم دوو چاوە پەیمانم بە تۆدا تەنها خۆشەویستی تۆ لە دڵی من چەسپاوە. دەمخۆشم دەخەن. زۆر سپاس. دکتۆر گیان، ئێمە کە شیعرەکانی محەممەد ئەسعەد ساڵحی خوێنینەوە هەناسەیەکی فۆلکلۆر لە ناو شیعرەکانی ئابینین، بەڵام بە شێوەیەکی ڕەوانتر پێگومان، بە زمانێکی ڕەوانیش. ئەوەی لای من نامۆیە ئەوەیە چۆن ئەم کەسێک وەکو ئەفسەر وەکو یاسایی ئەم ڕۆحیەت و ئەم هەستەناسکە و ئەم ڕۆح سوچیە لە شێعر و ئەدەبیاتە لەکوێ هێناوێتی. بەڵێ بەڕاستی تەبەندێکە لە سەرچاوی ڕۆشنبیری خوێندنەوەیە، سەرچاوە گرنگەکانی ڕۆشنبیری خوێندنەوەیە. من ئاماژەم پێ کرد ئێمە لە پۆلی یەکی ناوەندیەوە خەریکی خوێندنەوە بووینە. بەڕاستی بە تایبەتی ئەو شتانی کە بەردەستەکەوت ئەو کاتە با بڵێن بزوتنەوەی چاپ و چاپکردن و چاپەمەنی کەم بوو، بەڵام ئەوانەی کە بەردەستەکەوت ئەوانەی کە خولیای با بڵێن شێعر و ئەدەبیاتی کوردی بوون بە دوایان ناگەڕە و دەست بەدەست لە بینی ئێمە لە بینی یەکتریا ئەو شتانە با بڵێن دەساودەسی دەکرد. بۆ نمونە ئێمە لەو سەردەمەدا محەممەد بوکری گەورە ڕۆمانوسی کورد ئێمە ڕەفیق بووین لەگەڵەوە و ئێمە برادری یەکتری بوون، فەریدون هەبوو، فەریدون چاوشینی پێڵێن، ئەمە کۆڕی خوێنەوەمانە کرد، هەموو ڕۆژانی هەینی ئاهاتین ئەو کتێبانەی خوێنومانەتەوە لە هەفتەیەەکە کورتمانە کردەوە دانیشتی لە چاخانەکە باسمانە کرد لە شوێنەوەی کە دانیشتین. ئەوشیشە بوو لەوانەی کەوا خولیای ئەم خوێنەوەی بوو. طبعاً من لێرە ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم. شاری لیریکیەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوەیە چەمکی یعنی بیر و باوەڕ ناگەیەنێ، ینی مەفهومێک ناگەیەنێ وەکو بڵێ ئەمە بیر و ڕایەکە و بیر و باوەڕێکە و ئەبی لە دوای بڕۆیت ناچێتە ئەو شتانەوە. ئەمە با بڵێن وێناکردنی یان وێنەگرتنی چرکەیەکی هەستی تاکەکانە بە پێڵن دەقی داخرا بڵێ دەقیدا. ئەنجا من ئەمێ لێرە شتێک بڵێم، ئەمێ ئاماژە بەوە بکەم کە شێری لیریکی پەیوەندی زۆر بە مەسەلەی عەقڵگەراییەوە نییە، ینی با بڵێن خەڵکێک بێ نەزەریەک دابڕێژێ، دوای خەڵک دێ دیراسە لەسەر ئەما کاڵێمە کلاسیکە ئەماوە بەپێی زەمانەکان بەپێی ئەو خەسڵەتانی کەوا لە خودی شێعرەکانە هەیە. شێعری گۆرانی یەک دنیا خەسڵەتی تێدایە، بۆیە دەبینی بە زۆری لە دەوری جوانی دەگەڕێ، بە زۆری هەستی چرکەیەک بەرامبەر بە کەسێک بەرامبەر بە خۆشەویستێک وەکو عەشقێک ئەبینی ئەمانە لەبەرەوەی لە هەموو کەسێکە هەیە. بۆیە شێعری گۆرانی زوو شوێنی خۆی کاتەوە لای جۆگر هەستەکەی باسی تۆوەکە هەستەکەی هەڵێ وڵای ئەوە زۆر خۆشە، منیش ئەم قسەیە زانم بەڵام نەم کردووە یا نەمزانی و ئاوا بیکەم، بۆ چونکە ئەو هەستانە هاوبەشن، چونکە عەشق عەشقە، خۆشەویستیە خۆشەویستیە، ئازار هەر ئازارە، برین هەر برینە لای هەموو کەس، بەڵام چۆن گزارشتی لێکە، چۆن تعبیری لێکە. ئێمە بابەتەکان گرنگ نین، بابەت یەکە، بەڵ چۆنیەتی قسەکردن لەسەر بابەتەکان. بۆیە ئەمەیە خەسڵەتی شاعری لە شاعرێکی کە جیاکاتەوە. ئەگەر تەماشا بکەی لە شێعری غیناییە سۆزداری باڵادەستە، یعنی بە زۆری و لە سۆزداریشدا وەصف پیان هەڵدان، مەسەرەن دیمەنەکان دەستی شانکردنی بە چۆن تەعاملی لەگەڵاکە. مەسەرەن زۆرجا لێکچواندن هەیە، بەڵام جاری وایە لێکچوانەکان پێچەوان ناکرێ. ئەوە کێ ئەمەی داهێنا؟ تەبڕە مەولەوی شاعر، تۆ لە باتێوی بڵێ تۆ لە گوڵە چێویت گوڵە تۆچێ ئەجا ئەلێرەیە. بۆیە دەڵێم چۆنێتی مامەڵەکردنی شاعر لەگەڵ ئەو شانەی کە دەری دەبڕێ ئەیکاتە فۆرمێک بۆ دەربڕینی هەستەکانی خۆی، بۆ ئەمە وێناکردنی خودی تاکە کەس خۆیەتی. مامۆستایان نمونەی شعریت لایە ئەگەر بە ئەدایەکی جوان بۆمان بخوێنیتەوە لەگەڵ کاکڕەوان ئەگەر هاوکارمان بێت. کچە شۆخی کوردەواری گەردەنی پڕ لە مرواری، بە دیمەنت چەشنی پەری لە چاویە خۆمارە باری. لە شوێنێکی ترە ئەڵێ باسی نەورۆز دەکات، تەمەرەمە ئاماژەیە بە هەستێکی نەتەوایەتی، ئەڵێ چی بزان چەند ئاسانە، بزان تەماشای بکە چەند بە شێوەیەکی ساکار باس لە نەورۆزەکە. ئەڵێ ئەم ڕۆژە یاخوا جارێتر هەروە بگەڕێتەوە بەخۆشی بڕوە. ئەنی تەنانەت لەوێ خەڵک دەستی لەسەر دڵی بووە. نەورۆز یادێکی خۆشە، بەڵام نەبێتە یادێک، چونکە کاتی خۆی ئەمە لە کەرکوو گوتراوە.
لەسەرکردنەوەی ئاگری نەورۆز لەسەر هەڵگیرساننی با بڵێن ئاگرێک یاکردنەوەی ئاگرێک دەیان گەنجی کورد لە کەرکووکە ئەجیران و لە سێدارە دەدرا بۆیە ئەبینی زۆر بە ساکاری باسی لێ کاڵێم جەژنایە خوا ینی بەخۆشی بڕوە لە شوێنێکی ترە ئەڵێ ئەی پەرستگای پیرۆزم دڵداری جگەر سۆزم ئەبێ بڕواکەی کە من خۆشم ئەوەی تامردن ینی لێ پرسیانی وەکو پرسیارێک بەجێ دێڵێ مە وەڵامی نییە وەڵامەکەی ئەوە بکە خۆشەویستەکەی بۆی نەبوو ئەو چاوەی هەڵی دێنی تیر بۆ دڵ ئەوە شێنی یەکسەر لە دڵم ئەدا بێخۆشی و هەستم ئەکە تەماشاکە لێرە ئەڵێ چی چاو گەلاوێژی خومار تێڕژاو برژانگ درێژی ڕەشی تێر لە ئاو ها دڵی من هەتا مردن با بۆ تۆ بێ شۆخی شەرمە یەکسەر چییە گۆڕێ کێشەکانە گۆڕێ تەمەن ئەمەیەکێکە لە هونەرەکانی بەڵێ شەری لیریکی بۆ ئەوەی کە ئاوازدانەر بتوانێت لە ئاوازێکە بچێتە جیاوازی شاعیر محەممەد ئەسعەد ساڵەیی لەگەڵ هەندێک شاعری ترە ئەم بەتایبەت شعری بۆ گۆرانی نووسیوە ینی بەتایبەت لەبەرەوەی زۆربەی شعرەکانی کرا مەسەلەن جیاوازە لەوەی کە گۆران شعری بۆ گۆرانی نەنووسیوە بەڵام زۆر بەشی کراوە بە گۆرانی لەبەرەوەی شعرەکانی گونجاون بۆ گۆرانی یەکێک لە تایبەتمەندیەکانی تری محەممەد ئەسعەد ساڵەی ئەوەیە کە زۆر شعری مەنەلۆجی هەیە طبعا ئەو کاتە بەڕاستی لە ئەدەبی کوردیا شعری مەنەلۆج زۆر باو نەبوو هەبوو بەڵام بەو شێوەیە نەبوو بەڵام محەممەد ئەسعەد ساڵەی بەشێکی زۆری شعرەکانی تەرخان کردەوە شعری مەنەلۆج دوو کەس گفتوگۆ دەکا بەڵێن دیالۆگ دەکەن لەگەڵ یەکتری بەڵام بە شعر بۆیە بۆ سەر شانۆش ئەمە ئەشێ ئەگەر تەماشا بکەی ئەوەی فواد ئەحمەد ئەوەی محەممەد قەدری ئەوانەی بەشێ زۆر لەوانە بە شێوەی مەنەلۆج لە تەلەڤیزیۆنی شا بە ڕەش و سپی کراون ئەوە کراوە مامۆستاکیان دیارە زۆر جار بینەران یاخود هەوادارانی ئەو شاعیرەکان زۆریان پێخۆشە هەندێک چیرۆکی تایبەت بە ژیانی ئەو شاعیرە بزان بەڕێزت وەکو هاوڕێیەکی شاعر چی یادگاریەکی لا بەجێهێشتووی من کە چوو بۆ بەغا ئەمە یەکتریمان بینی تەبەن با بڵێن وەکو دوو برادری پێکەوە وەکو دوو برادری دڵسۆز و خۆشەویستی یەکتری کە چوو بۆ بەغا خواحافیزی لە من کرد چاوەکانی پڕبوو لە فرمێس گوتی منە چم بە وڵاتێکی غەریبی ئێمە جاران کەم کەس بەغای بینی ینی با بڵێن بەغا وڵاتێکی دوور بوو لە خەڵکی ئەمەوە کە خەڵکێکە چوو بۆ بەغا وایە زانی ئەتر کە سوکاری بۆ یەگریان و چاوت لە کوڕەکەم بێ و چاوت لە کچەکەم بێ وایە زانێ چێ بۆ هەندەران ئەو کاتەوا بوو چونکە تۆ تەماشای ساڵەکانی سەرەتای شەستەکان بکە گەنجێک لەو تەمەنە بچێ بۆ غەریبی و لەوێ خۆی تەکوین بکە و بتوانێت لەسەر پێخۆی ڕێگە و هاتوچۆش ئاسان نەبووە ئەمە ئاسان نەبووە بتوانی شوێن خۆت بکەیتەوە ئەو چوو لەوێ لە یەکێک لە ئوتێلەکانە کاری دەکرد ینی با بڵێن بوو بە ئەوەی هین حسابگەری ئەو ئوتێلەی بەڕێوە دەبرد ئەتر دوای چوو تەقدیمی خولەی کردەوە جلی پۆلیسی لەبەر کرد ئەتر ئەمایەوە لە معسکەرەکانە ئەمایەوە لەوێ تدریبی کردووە و هەتاکو تەخەڕوجی کردو ئەنجاکە بە دزی چووە لە کولێ کۆلێژێکی تر داوامی کردووە ئەمە تۆزێک یعنی وەکو بڵێ جانبازیەکە لەگەڵ ژیانە بەڕاستی ئەمە بە هەموو کەس ناکرێت ئەمە یەک دومین شت ئەوەیە لای محەممەد ئەسعەد ئەوەیە ئەو کچەی کە خۆشی دەویست ئەویست ببێتە هاوسەری بۆی نەبوو بۆیە کاریگەریکی زۆر زۆری لەسەر ژیانی بەجێهێشت حتا وای لێ کرد دوای ئەوە تا ڕادەیەک زۆر تێکەڵ بە خەڵک نابوو یعنی حەزی نەدەکرد حەزی لە تۆزێ گۆشە گیری ژیانی خۆی بوو بەڵێ یعنی ماوەیەکی زۆر وابوو ئەتر کە هاتێرە ئەمە سەر لە نوێ من دوایەوەی تەخەڕوجی کرد و هات لێرە دامەزرا من سەردانم کرد لێرە سەردانم کرد و چوم شوێنی ئیشەکەیم بینی و تەبەن ئەمە ئیشێک لە وێنەکانی برای بەڕێزم کاک محەممەد ئەسعەد ساڵەیە لە دوای ئەوەی هات لە چاخانەی مسکۆ چەندین جارێ ئێمە پێکەوە دادەنیشتین باس و خواستی سەردەمی ئەو کاتی لاوێتی و سەردەمی شێعر و بەغا و ئەمانە بۆ خۆمانەتر دەردەدڵی خۆمان بۆ یەکتری هەڵە ڕشت بەڵام ئەو هەر بەردەوام بوو 93
شعری کراوە بە گۆرانی ئەوەی ماوە بەڵام لە ڕاستیە خۆی بە حدودی 115 شعری کراوە بە گۆرانی. مامۆستاگیان کاتی ئەوە هاتووە شعرێکی تر بکەین بە میوان فەرموو ئەگەر کاک حەمید لەگەڵ کاکڕەوانە دەستان خۆش. بەیارم بە دڵدارم بە وشەی خۆشی سەرزارم بە ئەی شۆخی جوان ئەبرۆکەوان گفتم دەرێ لەگەڵ پەیمان ها دڵی من هەتا مردنم با بۆ تۆ بێ شۆخی شەرمن سادەی نازدار گوڵی بەهار ببە یارم چاو بە خومار خۆشەویستی هۆش و هەستی بۆ دڵ و گیان تۆ پێویستی. دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس. دەست و پەنجە و خۆش کاکڕەوان. مامۆستاگیان ئەم شعرانەی شاعیر کە کراون بە گۆرانی لە کەرکووکە لە چ خۆسێکا وتراونەتەوە؟ من بۆ نمونە تەبەن مامۆستای گەورە علی مەردان من دۆستایەتیم هەبووە لەگەڵیا بە حکمێەوەی من خۆشم شعری گۆرانی دەنووسمەوە بە زۆری و بەشێک لە شعرەکانی منیش پێم وایە هەر سەرەتاکانی شعری لیریکی بەڵێ هەر من سەرەتاکانیشم شعری گۆرانی و لیریکی بووە. بۆیە من کاک محەممەد خەدریم دەناسی و حوسێن علی هەرڕەفیقم بۆ دۆستم بووە و من ئاگام لەو گۆرانیانە بووە ئەو شێرانە ئەو کە کراون بە گۆرانی حتا گۆرانەکانیشم جۆلێ بووە با بڵێن هیچێک لەوانەیە کە ئەوانەیەکی قوتابی من بووە کاک عوسمان ئێستاکە و ماستری هەیە لە بەشی زمانی کوردی بۆ گۆرانەکە شێرەکانی کردو بە گۆرانی و هەروەها برای بەڕێز خوالێ خۆش بوو مامۆستا فواد ئەحمەدی گەورە بەڕاستی ئەو شێرەکانی کردو بە گۆرانی من دانیشتومە لەگەڵ یا گوێم لێ گرتووە کاتی خۆی لەگەڵ ڕسوول بێزارگەردی ئەو گۆرانیەم داوا لێ کردو و توێتەوە وەجگەلەوە زۆربەی ئەو کەسانی علی عەزیز کە لەو گۆرانی بێژانەی زۆری ترن ئەحمەد شێخاڵە مەحموود وەندیە سابیر کوردستانیە بەڵێ سابیر کوردستانیە قدرت محەممەدە جەمال جەلالە علی مەردانە زۆر لە جەلال کۆچەرە جەلال کۆچەرە ئەوە من لێرامێ ئاماژە بە گۆرانێکی هین بکەم علی عەزیز یەک دوو شێری ئەمی هەڵبێ لە یەک گەڕ کابووین ئێمە علی عەزیز ئەوانش ماڵی لە ئیسکان بوو ئەو لە جۆقو بۆ هینی لە تیپی مۆسیقای عەسکەری بوو کلارنێتی لێ ترۆمبۆن بەڵێ ئەوزا علی عەزیز زوو وەفاتی کرد علی عەزیز چەند کچێکی هەبوو کوڕی نەبوو حەزێ کرد کوڕێکی ببێ خێزانەکەیان برد بۆ خەستەخانە وتیان کورد بووە تەراشی کرد بە مەکینەی کارەبا بچێ کوڕەکەی ببینێ شۆرتی کرد کارەبا لەیدا مرد کوڕەکەی نەبینی ئەوزا لە دوای ئەوە ئەم حاڵەتە زۆر ڕەنگی دایەوە کاک محەممەد زۆر پێی متاسیر بوو چونکە بەشێک لە هینەکانی ئەو لە شعرەکانی ئەو کرد بێ گۆرانی یعنی ئێمە ئەگەر تەماشای ڕووداوەکان بکەین من ئەوانە هەموو ڕەفاقەتیم هەبووە لەگەڵیان دۆستایەتیم هەبووە لەگەڵیان هەموو یەکێ لەوانە مامۆستای گەورە شەوکە ڕەشید ینی شەوکە ڕەشید شعری محەممەد ئەسعەدی وتووە بەڵام نازانم کامەیانە یەکێک لە شعرەکانی گوتووە بەڵام ئایا تۆماری کردووە یان نە ئێستا من بەشێک لە شعرەکانم کراوە بە گۆرانی بەڵام نازانم تۆمار کراوەیان ئەمە خۆم گوێم لێ بووە لە کۆڕ و کۆبنەوەی شەری خۆم ناسیوەتەوە ئێوە هی منە ناوەکە بە زۆری جاران ناو ناهات ئێستش ناوی گۆرانیەکان ناوی گۆرانی بێژ و ئەوەکە دێنن بەڵام ناوی شاعیرەکە نایەنن بۆیە بەشێک لە بەرهەمی خەڵک ون بووە کاک محەممەد ئەسعەدێکێکە لەوانەی کەوە بە سنووری بە حدودی 115 شاری کراوەتە گۆرانی بەڵام بەشی هەمیان نەخۆن طبعاً سێ دیوانی هەبووە ئەمە یەکێکە لە دیوانەکانی تافگەی سۆز ئەمە یەکێکە لەوانەی کە طبعاً تەماشا بکە نرخی ئەو کاتە 150 فلس بووە 150 فلس دیوانێ بزانە ئەو کاتە چۆن بوو طبعاً ئەگەر تەماشا بکەیت جگەلەوە گڕی دەرونی هەبووە و لە دوای ئەوە ئامنە یادگاری هەبووە ئەو سێ دیوانەی چاپ کراون بەڵام لە بەردەستنی لایکێن وەڵاهی من نماوە چونکە کتێبخانەکەی من کاتی خۆی تر ئەویش بوو بە قوربانی ئەو
وەزعنا لەبارە بەڵێ دکتۆرجان بێگومان لە کۆتایی ئەم بەرنمەیە زۆر سوپاسی بەڕێستان و سوپاسی ئەمە سپاسیەوە دەکەم کە شاعرێکی ینی مستحقتان بەسەر کردەوە بەڕاستی سپاسی تۆکەین بۆ ئەو زانێنێ زۆری کە زۆری خەڵکی تر هەنوان پێویستە ئێمە بتوانین هیوادارین ئێمە پێیتوانە لە هەموو ئەو شاعرانە بکەینەوە کە لە یادی خەڵک چوون و ڕۆڵی گەورەی خۆشیان بینیوە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ خەندەخان هەروەها سپاسی بێپیانمان بۆ دەست و پەنجە زیێڕینەکەی کاکە ڕەوان عەدنان زۆر سپاس سپاس بۆ گوێی گریش لەگەڵمانەوە دەبنەوە دەمان بێنن بێنەر و خۆشەویستانی قەلەندەرخانە لە کۆتایی دیمانەی ئەم جارەی قەلەندەرخانەدا دوایین بابەتتان پێشکەشەکەین کە شیعری پەرستگای دڵە کە کاتی خۆی هونەرمەندی خۆشەویست کامەران عەبدولمەجید کردێتی بە گۆرانی و ئێمەش لەگەڵ خەندەخانە بە گۆرانی پێشکەشتانەکەینەوە خواتان لەگەڵ سوێندم بە جوانی دوو چاوی مەستت سوێندم بە جوانی دوو چاوی مەستت بە نەخشی تاقی ئەبرووی پەیوەستت بە نەخشی تاقی ئەبرووی پەیوەستت بە گۆنەی مانگت خاوەن خاڵی ڕەش بە گۆنەی مانگت خاوەن خاڵی ڕەش وەک هەستی دڵنی گرتوۆتە باوەش وەک هەستی دڵنی گرتوۆتە باوەش دووبارە سوێندم بە فرمێسکی چاو بەهانە سەر بە کەوپەی هەناو دووبارە سوێندم بە فرمێسکی چاو بەهانە سەر بە کەوپەی هەناو شیرین ئەمە بێ وتم تا ژێرگە و شیرین ئەمە بێ وتم تا ژێرگە و خۆشەویستی تۆ دەرنەکەم لەگەڵ خۆشەویستی تۆ دەرنەکەم لەگەڵ سوێندم بە جوانی دوو چاوی مەستت سوێندم بە جوانی دوو چاوی مەستت بە نەخشی تاقی ئەبرووی پەیوەستت بە نەخشی تاقی ئەبرووی پەیوەست